25 ئەیلولی 2017 ئەو ڕۆژەی ئیرادەی خەڵکی کوردستان بۆ سربەخۆیی گەیشتە لووتکە گەیشتە ترۆپی هەستکردن بە سربەخۆیی کۆتایی هێنان بە داگیرکردنی خاک سندنەوەی کەرکووک و هەموو ئەو ناوچانەی لە گشت پرسیدا تاپۆی ڕەشی کوردستانی بوونیان سەلمێندا لە بانگەشەی پرۆسەکەدا تاک و سەرخستنی کۆتایی بە جیاوازی حزبی مەزهەبی و ناوچەگەرایی هات ئامانجی ڕزگاری هەتایی خەڵکی کوردستانی کۆکردەوە بارزانی سەرکێش و سیمبولی سربەخۆیی لە بانگەشەوە تا ڕۆژی دەنگدان بۆ جیهانی سەلمان کورد بە نابەدڵی بە ناچاری بووەتە بەشێک لە عێراق گوێی بەو دەنگە ئیزعاج و کوردکوژانە نەدا وەک مڵۆزم هەرچیان پێکرا کردیان بۆ ئەوەی دەنگ نەدرێ گەشت پرسی نەکرێ لە 25 ئەیلولدا حەق سەرکەوت داگیرکار و نەیار بێدەنگ بوون گەلی کوردستان قسەی خۆی کرد زیاتر لە 93 دەنگدەر بەڵێیان کرد بۆ دەوڵەتی سربەخۆی کوردستان لە گشت پرسیدا هەیبەت گەورەیش کۆ و ئیفتیخاری کورد و کوردستانیەکان لە ئەوجی بەرزیدا دەرکەوت دوای 100 ساڵ گرفتاری و دابەشبوون ویستی دیموکراسیانە هەڵا عەیبدارەکەی سایکس بیکۆی ڕاست کردەوە ئەو دەنگەی سەدەیەک کرا بە مرۆڤایەتی جیهان هەموو گەلانی ئازادی خوازی گوت بەڵێ بۆ سەربەخۆیی لە مێژووی کارەساتباری خۆیدا خەڵکی کوردستان بەهارێکی تەمەن کورتی سەربەخۆیان بینی لە ناخەوە هەستیان بە نیشتیمانێکی ئازاد کرد لە پاییزدا بەهارێکی خۆشی نەورۆزی هات لە بابە گوڕگوڕی کەرکووکیش ئاگری نەورۆزێکی ئەبەدی کرایەوە دژە کورد و دیموکراسی عەقڵە داخراوەکان لە بەردەم ئازادی ئەنجام و دەنگی ڕەوای گەلدا سەبریان نەما ئابڵۆقەیان خستە سەر کوردستان هەرچی سزا حەقارەت و نیەتی عەیبدار بوو ڕشتیان سنوور و فڕۆکەخانەکانیان داخست خەڵکیان برسی کرد ئیهانە و ئیستیفزازیان کرد بەڵام چن نەبوو کورد کیمیایی ئەنفال و قڕکردنی لە نەیاردیوە حکوومەت و کیانی کوردستان بە پەلاماری داعش هێرشی حەشت گەلە کۆمەکی ئیقلیمی و خیانەت نەبەزی نەلەرزی پێشمەرگە دڕی بە تاریکیدا لە فردێ زومار مەخمور و سەحێلا لمۆزی ئەو هێزەی شکاند دەیانویست شکۆی کوردستان بشکێنن داری لەسەر بەردی نەهێڵن لەسەر زمان نەنگی و چاوشۆڕی کۆمەلگەی نێودەوڵەتی لە ئاس ئەنجامی ڕێفراندۆم و هێرشی حەشت بارزانی ڕایگەیاند مافی مرۆڤ و ئەو دیموکراسی ڕۆژاوا باسی دەکا نە ئەفڵی هەیە و نە ئەساس قۆناغێکی سەخت و خەتەرناک ڕووی لە کوردستان کرد ئەچیروان بارزانی بووە فریادڕەس کوردستانی لە دووڕیانی مەرگ ڕزگار کرد لە کۆشکی ئەلیزێوە دیرکای دیپلۆماسیەت کرایەوە ئیدی هێواش ئەمریکا و جیهان هەڵەی خۆیان بینی